هونەرمەندانی کورد لە دوو فێستیڤاڵی هونەری جیاوازدا لە بواری سەما و هەڵپەرچۆ میوزیک گۆرانی لە شاری باتوەمی جۆرجیا خەڵات دەکرێن. هونەرمەند ڕابەر کوردستانی لەگەڵ هەردوو ژەنیار ئومێد دەباغی و میحراب قەیتاسی لە بەشی میوزیک و کۆڕی هەڵپەرچەی شڵێوەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو فێستیڤاڵی نێودەوڵەتی هەڵپەرچەی میوزیشی ئەستێرەی دەریای ڕەش و ئێمە جۆرجیامان خۆش دەوێت بەشدار بوون و خەڵاتی باشترین گروپی سەما و گروپی میوزیکیان بەدەستێنە. فێستیڤاڵەکە لە ژێر چاودێری ڕێکخراوی دانسی نێودەوڵەتی CID لە 16 و 7 ئەم مانگە بەڕێوەچوو. تایدا هەردوو گروپەکە هونەری کوردیان لە پاڵ گروپە جیهانیەکانی تر پێشکەش کرد. کۆڕی هەڵپەرچەی شڵێوە بە نمایشکردنی تابلۆی ڕەسەنی هەڵپەرچەی کوردی توانیان پلەی یەکەم و دیپلۆمی شانازی بەدەست بێنن. بینەرانی خۆشەویستی کەناڵی کورستا سڵاوتان لێبێت. من ڕابەر کوردستانیم، ئێرە شاری باتۆمی و وڵاتی گورجستان. خۆشحاڵ و بەختەوەرین کە توانیمان لە گەڕێکی دیکەی فیستیڤاڵی نێودەوڵەتی هەڵپەرکێ و گۆرانی و مۆسیقا جارێکی دیکە سەری خۆمان و گەلەکەمان بەرز بکەینەوە و بەدەستی پڕ بتوانین بگەڕینەوە ناو خاک و وڵاتی خۆمان. پلەی یەکەمی بەشی گۆرانی و مۆسیقا و پلەی یەکەمی بەشی هەڵپەرکێ مسۆگەر کرا بۆ دەستەی هەڵپەرکەی شڵێوەی شاری بانە کە نوێنەری گەلی کورد بۆ لێرە و خۆشحاڵین کە توانیمان ئەم خەڵاتە مەزنە بەدەست بێنین. من لێرەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کورد دەکەم و ئەو خەڵاتە پێشکەش دەکەین بە تاکیەوەی عزیز و خۆشەویست. ئەم فیستیڤاڵە لە ڕۆژانی 16 و 7 مانگی 8 لە شاری باتۆمی وڵاتی جۆرجیا وڵاتی گۆرجستان بەڕێوە چوو. خۆشبەختانە توانیمان هەردوو خەڵاتە مەزنەکە کە پلەی یەکەم و خەڵاتی گەورەی فیستیڤاڵ کە ناوی گراند پرایزە بەدەست بێنین. لێرەوە پێم خۆشە مامۆستا فەردینی یارەحمەدی بەرپرسی دەستەی هەڵپەرکەی شڵێوەش وتەی خۆی هەبێت. دەستە خۆش مامۆستا ڕەبەر، هەروەگە مامۆستا ڕەبەر ئاماژەی پێکرد. ئەم فستیڤاڵە ساڵانە لە وڵاتی جۆرجیا بەڕێوە چێت لەژێر نەزەری سازمانی دانسی جیهانی یونسکۆیە CID کە لە وڵاتانی زۆر کۆن و کە مێژوویەکی تایبەت بە خۆیانیانەیە بەشداریەکەن. ئەمساڵ زیاد لە 37 گروپ لە 14 وڵاتەوە بەشدار ببوون. لە وڵاتی گورجستانیشەوە لە تەواوی کاناڵەکانی ناوخۆ و کاناڵەکانی دەرەوەی گورجستان کە بەڕاستەخۆ بڵاو کراوەتەوە. هیوادارم کە لە ساڵانی داهاتوو بتوانین لە فستیڤاڵای گەورەتر و باشتر و لە وڵاتای تر بەشدار بین و بتوانین بەدەستی پڕ بگەڕێنەوە و بۆ گەلەکەمان و ئفتخارافەرینیکەین و دەستخۆشیش لە مامۆستاکەم کە بەڕاستی لەم چەند ڕۆژەیە لەگەڵ کۆڕەکەی و لەگەڵ گروپەکەیە زۆر ماندووم بە ئێمەوە، چون بەشێک لە هەڵپەرکێ موسیقایە موسیقا و هەڵپەرکێ لە یەک جیا نابنەوە بەیەک ئەتوانن ئەو نواندە جوانە ئەو هەستە جوانە بدەن بە بینەرەکانمان. دەستان خۆش بێت. هەر بژین و بمێنن بە شادی.